بوونی زیاتر لە 9 ملیۆن ئاوارە لە پارێزگای کەرکووک کە بەشێکیان نیشتەجێی کەمپی لەیلانن قورسایی و بەرگرانی لەسەر لایەنی خزمەتگوزاری لە شاری کەرکووک دروست کردووە وەک ئاوارەکان خۆیان ڕایدەگەێنن حکوومەتی عێراق ئاوری لەو ئاوارانە نەداوەتەوە و خزمەتگوزاریشی پێشکەش نەکردوون. والله ما شفنا أي مسؤول من الحكومة العراقية. ئێمە هیچ بەرپرسێکی حکوومەتی عێراقمان لێرە نەبینیوە تا بەدەم داواکاریەکانمانەوە بێت تاوەکو ئێستاش هیچ هاوکارەیەکی دارایی لەلایەن حکوومەتی عێراقەوە پێشکەش بە من نەکراوە ئەمەش لە کاتێکدایە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری دابەشکردنی هاوکاری داراییدا بوو بەسەر ئاوارەکاندا بەڵام تاوەکو ئێستا من ئەو پارەیم وەرنەگرتووە و هەر ڕۆژە و بیانیەکم بۆ دەدۆزنەوە. المساعدات تعبانة حيل الحكومة العراقية ما حد جا وقالش محتاجين ما محتاجين. داواکاری ئێمە ئەوەیە پێداویستیە سەرەتایەکانمان بۆ دابین بکەن چونکە لە بارودۆخێکی خراپ و ناجێگیردا دەژین ئێمە. الدولة العراقية ما حد جمعها هين. حکوومەتی عێراق بەتەواوی ئێمەی لەبیر کردووە هیچ ئاسانکاریەکی بۆ ئاوارەکان نەکردووە ئەو هاوکارانیشی کە بە ئێمە دەگات هی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکانە لەگەڵ هاوکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. أكيد تعبان أستاذ العزيز. أكو واحد وأنا قاعد بمخيم وخيمة وما تعبان أموره. بەدڵنیاییەوە ماندوو و بێزارین کێ هەیە لەم دۆخە خراپەتە بژێت و دڵی خۆش بێت کەم و کوڕی زۆرمان هەیە ئەویش خۆی لە کەمی خواردەمەنی و ئاو و نەبوونی ئامێری فێنکەرەوە دەبینێتەوە. نیشتەجێکردنی هەزاران ئاوارە لە کەمپەکانی نیشتەجێبوون لە سنووری ناحیەی لەیلان تەنها قورسایی خزمەتگوزاری دروست نەکردووە بەڵکو لە ڕووی ئەمنیشەوە پاراستنی ئەو کەمپانە لە چوارچێوەی پلانی ئەمنی هێزەکانی پۆلیس و ئاسایشدایە بە پێی دوایین زانیاری ژمارەی ئەو ئاوارانەی لە سنووری پارێزگای کەرکووکدان 115,000 خێزانن کە دانیشتوانەکەیان بریتیە لە 650,000 کەس. ئاسۆ یاسین، کورسات نیوز، کەمپی لەیلان.